بەڵێ هاژە بێگومان هەوازانین کە پلەکانی گەرما زۆر بەرز بوونەتەوە بەم بەیانە کە ئەبێ هەوایەکی فێنک هەبێت و کەشێکی باش بێت کەچی گەڕەیەکی زۆر گەرما تایبەت دوێنە سۆڤان ینی هەر ئاهاتیتە دەرەوە گەرماکە لی ئەی تەبیعی نەبوو نەتەسوانی زۆر گەرمایەکی خراپە بۆیە ئێمە خەمی هاوڵاتیانمانە چۆن خەمی خۆمانمانە خەمی هاوڵاتیانشمان بە هەمان شێوە هەیە بۆی کە تووشی کۆمەڵە نەخۆشیەک نەبن بەهۆی گەرما و تیشکی خۆرەوە بۆی پێویستە کە ڕێنمایی تایبەت بدەین بە هاوڵاتیان. هەر لەسرم بابەتە ژێمە میوانداری بەڕێز دکتۆرە دلینمان کردووە دلین حسێناکرێی کە ڕاهێنراوی پزیشکی خێزانیە و لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەیە بزانین لە ڕۆژانی گەرما کە پلەکانی گەرما بەرزەبێتەوە ئێمە چی بکەین دکتۆرە بەخێر هاتی بەیانی باش جارەکە هاتی گەرم بوو زۆر گەرم بوو هەر بەیانی ینی جاران مانوس سەر لە بەیانەکەی فێنک جاران بەیانیانە فێنک بوو مانوس سەر لە بەیانەکەی بس سەر لە بەیانی و هەتاوە هەتا سبینێ بەیانی ینی شەوی ژەر گەرم تەبریدەوە هاتیوە نیە طبعا بە تەبریدەوە هاتوو زۆر گەرم بوو تحملمان نەکرد بەڵێ وەکو بزانین لەو ساڵانەی دواییە پلەی گەرمە بەڕێژەیەکی بەرچاو زیاد بوویتەوە. هۆکاری چییە و بەرزبوونەوەی پلەی گەرمە؟ ئەگەر بێت و بەراوردێ بکەین لەگەڵ ساڵانی پێشووتر ئەگەر باو با پیرانمان وەکو بۆمانی باز دەکرد بەبێ ئامێری فێنکەرەوەکە هاوینیان بەڕێ کردووە بەڵام ئێمە بە ئامێری فێنکەرەوەکە بگرە دوو ئامێر سی ئامێر پێ دەکرد لە ژۆرێکەوە تحمل ناکەین ئەمە بۆ زۆر هۆکار دەگەڕێتەوە. هۆکاری سەرەکی نەمانی سەوزایی بەڕێژەیەکی بەرچاو ئەگەر بێت و تەماشای هەموو جیهان بکەن سەوزایی زۆر کەم بوویتەوە و زۆربوونی ڕێژەی دانیشتوان عینەشت دانیشتوانیش بەڕێژەیەکی بەرچاو زیاد بووینە ئەگەر ئەو سەوزایە نەمینە دانیشتوان زۆر بوون زۆربوونی کارگا زۆربوونی پیشەسازی زۆربوونی ئۆتۆمبیل زۆربوونی فڕۆکە و فڕۆکەخانە بە شێوەیەکی گشتی ژیانمان ستایلی ژیانمان گۆڕاوە ئەمە پیسبوونی هەوا زۆر بووە دوام ئۆکسیدی کاربۆن لە هەوا زۆر دەبێت ئەمەش دەبێت هەوە پیسبوونی هەوا پیسبوونی هەواش کار دەکاتە سەر گەرمبوونی پلەی گەرمە باش خۆ زیادبوونی پلەی گەرمە باشەکەواتە ئێمە ناچاریشن خۆ هەر ناکرێت لە ماڵەوە بمێنین کار و کەسابەتمان هەیە ئەبێ بچینە دەرەوە خوێنجنمان هەیە خولەیتە هەر دەرچوونت هەیە لە ماڵ ئەبێ چی بکەین کە کاریگەریەکانی گەرما لەسەر خۆمان کەم بکەینەوە بتوانین ڕۆژانە ئەو کار و چالاکیانش کە هەمانە بیکەین بەبێ کە تەندروستیمان زەرەری پێ بگات لەو گەرمایە. بەڵێ پێش ئەوەی بێم جوابێ پرسیارە بدەمە باباسی میکانیزمی ڕێخستنی پلەی گەرمای جستەمان بکەم. خۆی گەورە و هەوی دروست کردین ئامێریکای لە ناو مێشک کە ئەمە بەرپرسە لە ڕێخستن و کۆنتڕۆلکردنی پلەی گەرمای جسممان کە پێیدا گوترێت تەرمۆستات لە هایپۆثەلەمەس هەیە ئەمە پلەی گەرمای جێگیرە لە 36.4.5 حتا 37.4 پلەی گەرمای جستەمان لەو ئێمە جستەمان هەموو و ئەندامەکان ئیش دەکەن لەو پلەی گەرما دیاریکراوەدا ئەگەر هاتوو ئەم پلەی گەرما تێکچوو یاخود ئەم تەرمۆستاتە تێکچوو تووشی زۆر نەخۆشی دەبین ئێمە لەو هاوینەدا کە دەردەچین پێویستە ئێمە خۆمان بپارێزین چۆن هەموو ئەندامەکانی جستەمان بپارێزین بۆ نمونە کە دەرچوین دەبی دژە خۆر بەکاربینی کەم جار بابین ئێمە وەکو ئافرەت باسی پێست بکەین دژە خۆری تایبەت بەکاربینین کە پاراستنی کارتێکنی SPF-ەکەی لە 15 زیاتر بیت 15 ئەند بەرەو سەرەوە بەکاربێنین و پێش دەربچین و 2 سەعات جارێ یانیش کڵاوێکی باش بەکاربێنین کە خۆرمان پێ نەگات یانیش نەدارە عینەک بەکاربێنین کە چاومان بپارێزی لەو گەرمایە یاخود کە دەرچووی محاولە بکەین کاتژمێری دەرچوون لە 11 بۆ 3 محاولە بکەم بمێنینە ماڵەوە هۆکارێکی زۆر پێویست نەبیت نەچینە دەرەوە لە بینی 11 بۆ 3 چووکە ئەو وەختەی تیشکی خۆرشێوەیەکی ستۆنیە و کارتێکنەکەی بە شێوەیەکی ڕاستە خۆیە دروستە باشە ئەمە سەبارەت بەو خەڵکانەی کە ئاسایی توانن کاتەکانیان بگونجێن لەگەڵ چوونە دەروێن بەڵام ئێمە با سەیرێکی ئەو کەسانە بکەین کە کارەکەن کرێکارن بۆ نمونە سۆڤان ڕۆژانای بینین کۆمەڵە لەوانی کە دلیڤەریەکەێنن ئەمانە بەڕاستی ینی هەموو چرکە و هەموو کاتێک معارزن بۆی لە دەرەوە بن و لەبەر هەتاوە ئەوانە چی بکەن ئەمانە دەبی کڵاوی تایبەت بەکاربێنن دژە خۆر بەکاربێنن محاولە بکەن ئەو کاتەنەی دەرێوەنە شوێنێکی سێبەر بدۆزنەوە تێدا بمێننەوە لەبەر هەتاو بە شێوەیەکی ستۆنی لەبەر هەتاو نەمێنن محاولە بکەن زوو ئاو بخۆن ئاو خواردنەوە زۆر مهمە لە بینی 2 هەتا 3 لتر ڕۆژانە
دەبی ئاو بخۆنەوە دەبی ئەو خواردنانە بەکار بهێنن ئەو خواردنانەی کە زۆر ئاویان تێدا بۆ نمونە شووتی گندورە خیار خەس میوەکان سەوزەواتەکان بە شێوەیەکی بەرچاو شربەتی سروشتی بە تایبەتی ئەمانە بە شێوەیەکی بەرچاو لە وەرزی هاوین پێویستە زیاد بکرێتن. باشە من بەبیرم دێ پێشتر کە مناڵێکی بچووکی ساوا هەبوایە کاتی گەرما بۆیان مەی بەرە دەرەوە گڕە ئەیبە ئێستا گەرماکەی ئەو نەک زۆرە نەک منداڵ خۆشمان گڕە ئەمان بەت ئەو نەخۆشیانەی کە ئەوەندەی ئێمە گوێمان لێ بووە گڕە بووە کە ئەڵێن گڕە ئەیبە جگە لەوە چ نەخۆشیێکی دیکەیەکە لە تیشکی خۆر و گەرما توشمانە بێت. ئێمە تیشکی خۆر بە شێوەیەکی نێرینی کار دەکاتە سەر هەموو جەستەمان هەر ئەندامێک و بە شێوەیەک بە شێوەیەکی گشتی باز بکەم دوایی بە شێوەیەکی تایبەتی بە شێوەیەکی گشتی ئێمە زۆر نەخۆشیمان هەیە بەهۆی توشبوون یان خۆتکارکردن بە شێوەیەکی مباشردا یعنی ڕاستەوخۆ لەبەر حتاوە توش دەبین یەک لەوانە وەکو ئەمەشتان پێکرد ئێستا ئەو کەسانێک کە ناچارن لە دەرەوە کار بکەن لە بینی ئەو کاتژمێرانێک کە تیشکی خۆر بە شێوەیەکی ستۆنیە پێی دەڵێن هیت سترۆک ضربة شمس ياخذ بعربي ياخذ خور ليدان اما حالتك كتوبر وكو بلين امرجنسي بيست وكو حالتك امرجنسي لقالي هل سو كود بكين بيست ام كسات شي ليدت نشانه كاني خور ليدان ياخذ ضربة شمس شي ام كسا بشويكي كان ساعات كان بشويكي دايركتلي لقال حتى وليداتن ام كسا ئەم وەکو ئێستا ماژەن پێکرد تێرمۆستات کە بەر پرسیارە لە ڕێخستنی پلەی گەرمای جەستەمان 37 بڵین پلەی گەرمای جەستەمان ئەو کاتێک کە خۆر لێدا پلەی گەرمای جەستەما تێرمۆستاتەکە تێک دەچیتن ئەمە لە جیاتی 37 دەبتە 40 فکە بووە 40 ئاڕاقکردن نامێنێتن کە ئاڕاقکردن نەما ئاڕاقکردنێکە کە لە هوکارێ یەکێکە لە بەرگریەکی جەستەیە بوو دەرهاویشتنی ئەم گەرمایە کە دێتە ناو جەستە کەمە تێرمۆستات ڕێک دەخا ئاڕاقکردن نامێنێتن کە ئاڕاقکردن نەما مۆڵەکانی خوێنمان فراوان دەبن هەتا خوێنەکە بۆ پێز ببن دەریکەن خۆی بگونجێت ئەو گەرمایە کەم تێرمۆستاتە تێک چوو ئەم مۆڵەی خوانە دەکرێنەوە ئاڕاقکردن نامێنێتن پلەی گەرمای کەسە دەبینی چلە 39 41 کە جاری وای دەگاتە 42 کە کوژەکە کەسەکە لە هۆشخۆی دەچێتن ئاراقینکردنی نامایە کە بینی پێستی سۆر هەڵگەرایە پلەی گەرمای چلە تووشی جاریوار هۆشخۆ نەمایە جاریوە تووشی ڕشانەوە بووە تووشی سەر ئێشەیەکی زۆر بووە ئەم کەسەم حاڵەتە کتوپڕە پێویستە سەرەدەری لەگەڵ بکەیتەوە حاڵەتێکی ئیمەرجنسی بگوازرێتەوە بۆ نزیکترین فریاکەوتن بەس پێش گواستنەوەکە ئێمە دەبی چی بکەین ئێمە دەبی پێش گواستنەوەکە جلەکانی دابنین لە پێش هەتەوەکە بگوازینەوە بۆ شوێنێکە هەتاوی لێ نییە ئاوێکی سارد پێدا بکەین ئەبێ ڕاستەوخۆ ئاوی ساردی پێ بکەیت ئاوی دەبێت پێدا بکەین و دەبی ئاوی نەدەینێ چونکە هۆشی تەواو نییە دەبی هیچی نەدەینێ بەس ئاوی پێدا بکەین جلەکانی لەبەر بکەین ببین بۆ شوێنێک ئامیری فێنکەرەوەی لێ هەیە سێبەر بێتن و یەکسەر بۆ نزیکترین فریاکەوتن حاڵەتێکی دیکەمان هەیە کە پێی دەڵێن هیت ئێکزۆشن ئەم حاڵە ئینهاک حراری پێی دەڵێن یاخود خۆر ماندووبوون لەبەر خۆر ئەم کەسە لەبەر خۆرە بۆ ماوەیەکی زۆر بەڵام ئەم کەسە خۆر لێ نەدەوە بەس ماندوویەتی زۆری بردووە زۆر ئاراقە دەکات عکسی حالەتەکەی یەکەم زۆر ئاراقە دەکە پلەی گەرمای جستەی جێگیرە پێستی زرد بوویتەوە تووشی عینەن ماسوکەکانی زۆر دێشن توش ئەم کەسە دەبی ئەو وەختی ئاوی بدەینێ بە ژێژەیەکی باش عینەن شت بینە شوێنێک کە سێبەری لێیە جلەکانی بگۆڕین و ئاوی پێدا بکەین ئەمەش دوایی بگوازدا بوو نزیکترین فریاکەوتن با بینە سەر پێست پێست تووشی سوتانی پێست دەبی ئەگەر تووشای سوتان سۆر هەڵگەران دوای پەڵەپەڵی بچووک دوای ئەم پەڵەپەڵانە لەوانەیە ببتە ئاوی بکەوتێ ینی سوتانی پێست و لەوانەیە بوو ماوەیەکی زۆر ئەوانەی ئیشیان لەبەر هەتاوە لەوانەیە بوو ماوەیەکی دوور و درێژ تووشی شێر پەنجەی پێست ببن ئەگەر هاتوو دژە خۆر بەکار نهێنن بەس دکتۆرە لە هەمویان خراپترە و مەترسیانێکی لەم ئاماژت پێ نەکرد ئەو تووڕەبوونووی ئەو عسەبیەتی بەردەم گەرمایە کە هەمومانی توش کردووە ڕەنی یاوە تو ینی ئەچیتە مۆڵێکەوە چیتە سەر شقامێکەوە گەرماکە هەمووی عسەبی کردووە شەڕ لەگەڵ هەموو شتێکەکە لەگەڵ سێبەرەکەی خۆتە لە شەڕەکەی واد لێیە باشە لە کاتی گەرما چی بخورێتەوە من ئەبینم لە زۆر جا لە کاتی گەرما هەر چ ئاخورێتەوە ئاخر ئەمە دروستەیان نا ئەنێ بە کاتی گەرما چه خواردنێک بخۆین چی نەخۆین ئێستا دەینە سەر ئەمیش دوو سیستەمی دیکەمەوە بوو کە باسم نەکرد سیستەمی گەدەمان تووشی دەبینی زگچوون زۆر دەبیتن لە هاوین جای دەڵی هاوینە زگچوون زۆر دەبی میکانیزمی ئەمە چی ئەمە چۆن
توش دەبیتن زگچوون و ڕشانەوە خاستن لە منداڵی ساوە و لە بەتەمەنەکاندا ئەمە هویەکەی دەگەڕێتە بۆ ئەوەی کە خواردن بە شێوەیەکی باش هەڵناگرێت پلەی گەرمای زۆرە بەکتریا وەکو هەمووان دەزانین لە پلەی گەرمای زۆرتر چەند زیاتر بی زووتر گەشە دەکاتن خواردن لەوانەیە لە وەرزی زستان بە 2 سعاتێک بچیان بە 3 سعات لە هاوی لەوانێ بە 9 سعات ئەم بەکتریا گەشە بکە و باش هەڵنەگرتنی خواردن لەناو بەفرگردا بە شێوەیەکی تەندروست هەڵناگیرێتن لە هاویندا و لە چێشخانەکان لەوانەیە خواردن بمێنێتەوە لە زستان 4 سعات بمێنێتەوە مزەڵاتەیەم هەر شتێک بی لەوانە تێک نەچیتن لە هاوین بە 1 سعات تێک دەچیتن فەمە بۆ زۆر هۆکار دەگەڕێتەوە مەلەوانگەکان لە هاویندا لەوانەیە و مەلەوانگەیە بە شێوەیەکی زانستیانە پاک ناکرێتەوە فەمەلەکرد لەناو مەلەوانگەدا تووشی هەوکردنی گوێمان هەوکردنی گەرومان هەوکردنی ئەندامی هەرس خاڵێکی دیکە بامەژێ پێ بکەم خواردنەوەی ئاوە ئێمە لە هاویندا زۆر ئاو دەخۆینەوە لەوانەیە ینی بەڕێژەیەک کە مقارنە ناکرێت لەگەڵ وەرزی زستان ئەمەش ترشەلوکی مەعیدە ترشی مەعیدە کە ئەمەش وەکو باریەرێکە دەمان پارێزیتن لە میکرۆبەکان چونکە ترشەلوکی مەعیدەی زۆر ترشە نەهەڵی بەکتریا داخڵی جسمت ببی یان جاری وهای خواردنێکی پیس دەخۆی بەس تووشی هیچ کارتێکت نەسەر ناکە مە ترشەلوکی مەعیدەمان هەیە کە دەمان پارێزیتن فخواردنەوەی ئاو بەڕێژەیەکی زۆر ئەم تەرشەلوکە شتێک دەدا پیئجەکەی زۆرتر دەکا 1 هەتا 3 زۆرتر دەکا فەمە شوا دەکاتن ئەم بەکتریایە بچیت ڕێراوی خۆی ببینێتن و تووشی هەوکردنمان بکاتن هەوکردنی میزەڵدانی هەروەها ئاو ناخورێتەوە و فەم میزەڵدانیش نەوانێت تووشی هەوکردن بێ زیاتر لە وەرزی زستاندا بەو هێوایی کە هەموو هاوڵاتیان یاریمی کوردستان سەلامەت من لەم گەرمایە پارێزرا بوونە تاوکو ئەم شەپۆ لە گەرمایەتی ئەپەڕێنێ مەش ڕاست دەکەین دکتۆرە دلین حوسێن ئاکرەیی لەگەڵمان میوان بووی بۆ هیوای تۆش بە سەلامەتی بگەڕێیتەوە لەم گەرمە زۆر سپاس زۆر سپاس بۆ میوانداریەکەتان دەستان خۆش بیت بەخێر هاتن